سڵاوڕێز بۆ ئێوەی بەڕێز و بینەرانی بەرنامە تایبەتەکەتان سەبارەت بەم بابەتە با عەرزتان بکەم کە ئاڵۆزی نێوان ئەمریکا و ئێران هی ئێستا نییە، ساڵهای ساڵە ئاڵۆزی لە نێوان دەسەڵاتدارانی ئەمریکا و دەسەڵاتدارانی ئێرانە هەیە، بەڵام یەک شتت ڕوون و ئاشکرایە: نە کۆماری خوازەکانی ئەمریکا و نە دموکراتەکان تا ئێستا هیچ سیاسەتێک کە ڕژیم چەنجی تێدا بوو بێت بە فورمی ڕایان نەگەیاندووە بە هیچ عنوان. پاشبوونی ترامپ و هاتنی بایدنیش ئێمە لەو بڕوایین وەکو کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران سیاسەتی کەڵانی ئەمریکا بەرامبەر بە کۆماری ئیسلامی نەگۆڕدراوە، بەس زمانی سیاست ڕەنگە بگۆڕدرێت. ئەوە لەو بابەتەوە. لە بابەتی ئاڵۆزیەکانی ئەو ڕۆژانەیش ئەبێ ئێمە لە دڵی هەلومەرجی ئێستای ئێرانە چاو لەم ئاڵۆزیانەی کە ئێستا لە بینی ئەمریکا و ئێرانە هەیە. من مەبەستم دەسەڵاتدارانی هەردوو وڵاتە. ئەو هەڕەشە و گوڕەشانەی کە هەردووک لا خەریکن لە ساڵگەردی کوشتنی قاسمی سوڵەیمانیا لە یەکتر ئەیکەن، بەڕوای ئێمە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە کێشەکانی ناوخۆی ئێرانەوە هەیە. کۆماری ئیسلامی یا دەبێ دیپلۆماسیەکی فعال لە بەرابەر ئەمریکایەکانەوە ڕەچاو بکات، یا ئەوەی کە کۆماری ئیسلامی وەکو فارسی دەڵێن ماجەراجویی بکات. کاک فەرهاد، مەبەستت چییە؟ یعنی پەیوەندی بە ناوخۆی ئێرانەوە هەیە بە نمونە ئەم هەڕەشانەی کە دەیکەن، هەم ئاقانی هەم خامنەیی کە ئێستا هەڕەشەی توندی کردووە، یعنی ڕاگررتنی دڵی خەڵکی ئێرانە بۆ ئەوەی کە لە ساڵیادەکەدا بە شێوازێک بڵێن ئێمە هەوڵی تۆڵەکردنەوە دەدەین، یاخود جۆرێکە لە سیاسەتی تر ڕەنگە ئەمە بە کردداری ئەمە نەکات، بەڵام هەر بە قسە بێت. ڕەنگە ئەو هێزانەی کە کۆماری ئیسلامی وەکو گەرا لە وڵاتانی تر دایناوە لە خۆیانەوە فعلێک نیشان بدەن، بەڵام بەڕەسمی کۆماری ئیسلامی لە مەوقعیەتێکی ئاوادا نییە کە بتوانێت دەست بدات بە تۆڵە سەندنەوەیەکە پەیوەندی ببێت لەگەڵ هەڕەشەکانی ئیسماعیلی قائانی، حوسێنی سەلامی، خامنەئی و باقی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی. بۆ لەبەر خاترەوە ئابووری کۆماری ئیسلامی لە ناوە داڕماوە، هیوای بەستووە بەوەی کە بتوانێت لە ڕێگای بایدنەوە واردی سازشێک لەگەڵ ئەمریکا و وڵاتانی غەربیا ببێت تا بتوانێت کێشەکانی ناوخۆی حەل بکات. کۆماری ئیسلامی و باشە، کەواتە گریمان کاک فەرهاد، یعنی کۆماری ئیسلامی بەڕەسمی بە کردارەکی هیچ فعلێک بەرامبەر ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا نەکات. چۆن دەتوانێت جڵەوی ئەو لایەنە چەکداریانە بکات کە نزیکن لە ئێرانەوە، وەکو جەنابەت بە گەرا ناوت بردن لە سووریا، لە عێراق، لە یەمەن، لە هەر شوێنێک کە بەرژەوەندی ئەمریکاشی تیابێت، هیچ پەرچەکردارێکی وەها نەبێت کە ئەمریکا تووڕەتر بکات لە ئێستادا. وا بە نەزەر ئەگات کە کۆماری ئیسلامی و ئەمریکا ئەو ئارایشی هێزەی کە بەرامبەر یەکتر گرتوویانە بەتایبەت لە کەنداو، ئەمە زۆرتر بە نەزەر ئەگات مانۆر بێت بۆ سەرمێزی مزاکرا، نە مانۆر بێت بۆ جەنگ، چۆن کۆماری ئیسلامی بۆ خۆیش یەزانێ نە لە ئاستی نظامیە و لە نە ئاستی توانایی ماڵی و ئابووریە ناتوانێ بەرامبەرەکێ وڵامێکی تند و تیژی ئەمریکایەکان کە تەبعەن ئیسرائیلیەکانیشیان لە پشت ئەبێت و وڵاتانی عەرەبیش ئیمکانی بۆ فەراهەمەکەن بداتەوە. هەر بەو بۆنەوە هەموو ئەمانە بردنە سەرەوەی پیتاندنی ئۆرانیۆم بۆ 20 و هەروەها ئەو هەڕەشانە زۆرتر بە نەزەر ئەگات کە ئەمە هەڕەشە بێت بۆ سەر مێزی مزاکرە تا بتوانێت ئیمتیازاتێک لە غەرب و لە ئەمریکایەکان دوای پێکهاتنی کابینەی بایدن وەربگرێت. عەرزم کردن سپای پاسداران و بەیتی ڕەهبەری خەریکن بەرەو ئەوە ئەچن کە دەسەڵات یەکدەست بکەنەوە. ئێستا دوو دانە لە مەراکزی دەسەڵات
وەکو مەجلس و قووەی قەزائیە بەدەستی سپای پاسداران و یان نزیکانی سپای پاسدارانە. ڕیاسەت جمهوری ماوە و کابینەکەی کە سپای پاسداران خەریکە یەکێک لە دۆستانی نزیکی خۆی یا یەک پاسدار بکا بە ڕێیس جمهور ئەو کاتە سازشەکە لەگەڵ ئەمریکا و زۆر باشە کاک فەرهاد بابەتێکی تر هەر لەسەر ئەو گروپانەی کە لە ئێرانەوە نزیکن بۆەوەی لەم ساڵیادەدا ینی کارێک نەکەن کە ئێران خودی خۆشی وەک باست کرد نەیەوێت لە عێراقدا بە نمونە ینی عێراق چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەو ئێزە چەکدارانەدا بکات کە لە ئێرانەوە نزیکن بۆ ئەوەی کە زەرەر بە بەرژەوەندەکانی ئەمریکا نەگەێنن وەربینیشمان کە مستەفا کاظمی ینی چەند کەسێکی لە حەشدی شعبی لە عەسایبی ئەهلی حەق کە لە ئێرانەوە نزیکن دەستگیر کردووە بەمانە دەتوانرێت ینی جۆرێک لە ئارامی لە عێراقدا تا ئەوەندەی ئەم سەروبەندی هەڕەشەکردنە کۆتایی پێت زامن بکرێت تا ئەو جێگەی کە بە کابینەکەی کازمی و دەسەڵاتی کازمی هەڵ ئەگەڕێتەوە خۆی بە بەرپرس ئەزانێت کە لە ڕێگای عێراقەوە بەتایبەت لە ڕێگای حەشتی شەعبیەوە بەرژەوەندی ئامریکایەکان لە عێراق نەکەوێتە خەتەرەوە دەستگیرکردنی چەند کەس لە سەرانی ئەسایبی ئەهلی حەق نیشانەیەک لەوە بوو کە کازمی ئەیەوێت پێیان بڵێت کە ئێوە مەجای ئەوەتان پێ نادرێت کە لێرەوە بەرژەوەندی ئامریکا بخەنە خەتەرەوە ڕاستە دۆستایەتی خۆیان لەگەڵ ئێران ڕاگرتووە ڕاستە حەشتی شەعبی گەرای کۆماری ئیسلامیە لە عێراقا هەموو ئەوانە بە جێگەی خۆی بەڵام عێراقیش خاوەنی بەرژەوەندی تایبەتی بەخۆیەتی کە نایەوێت لەبەر خاتر مەسلحەتی ئێران بکەوێتە خەتەرەوە لە بەرابەر ئەمریکایەکانەوە چون کازمی زۆرترین نزیکایەتی لەگەڵ ئامریکانەکانە هەیە سەرڕای ئەوەی کە خۆیشی بە دۆستی ڕەنگە ئێران بزانێت یا پەیوەندیەکی تجاری و ئابووری لەگەڵ ئێرانە هەبێت هەر بۆ بۆنەوە ئەگەر شتێکیش ڕوو بدات دەبێ حەشتی شەعبی ڕاستەوخۆ مەسئولیەت و بەرپرسایەتیەکەی و ئەستۆ بگرێ و ماتڵی ئەوەیش بێت کە کاردانەوەیان بەرامبەریان هەبێت لە وڵاتانی تریش ڕەنگە ئەو کارە بکرێت بەڵام کۆماری ئیسلامی ئەیەوێت نایەوێت مەسئولیەتی ڕاستەوخۆ ئەوانە زۆر باشە کاک فەرهاد سەبارەت بە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران بە تایبەت باسەکەی نەکرد ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرچەند سیاسەتەکە ڕەنگە بە گۆڕینی سەرۆک و خۆیان باسی دەکەن گۆڕانکاری ئەو توی بەسەردانەیەت بەڵام لەسەر وەختی هاتنی ینی جۆ بایدندا چاوەڕێ دەکرێت ینی هیچ شتێک بەرامبەر بە ئێران گۆڕانکاری بەسەردابێ بۆ باشیان بەخراپ بە بڕوای من جۆ بایدن نەهایەتی کەڵک وەرەگرێت لەو هەڵقا ئابوووریانەی کە ترامپ خستیە سەر کۆماری ئیسلامی ئەو کەڵکی لێ وەرەگرێت بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی بخاتە ژێر فشارەوە تا چەند کاری پێ بکات یەکەم پرۆژەی موشکیەکەی مەحدود بکاتەوە دووەم پرۆژەی هەستەییەکەی مەحدود بکاتەوە سێهەم ئیجازە بدەن بە بازرسانی سازمانی ئەنەرژی ئەتۆمی لە ئێرانە بازرسی ئەو شوێنانە ئەس جملە فەردود کە ئێستا بۆ خۆتان ناوتان برد بیکەن و چوارم دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە کە ئەمنیەتی ئوروپایەکان و ئامریکایەکانیشی خستووەتە خەتەرەوە دەبێ مەحدود بێتەوە ئەگەر 12 مادەکەی پمپۆی لێداوانەکەن ئەو چوار مادەیە لێداواکەن لەگەڵ یەکچت دموکراتەکان ئەساسەن لە مافی مرۆڤ کەڵکیان وەرگرتووە بۆ فشارهێنان بۆ کۆماری ئیسلامی ئەم جارەش ئەوەی لێ زیادەکەن هیچ نەبێت ئەو پەنجاخوازیە لە کۆماری ئیسلامی داوا دەکەن و بۆ ئەو پەنجا بە بڕوای من جۆ بایدن فشار بۆ کۆماری ئیسلامی دێنێت و کۆماری ئیسلامیش وا بە نەزەر دەگات بەهۆی ئەوە کە خەڵک تووڕەن نفرەت و بێزاری جەماوەری خەڵکی ئێران لە کۆماری ئیسلامی ئەوەندە زۆرە کۆماری ئیسلامی حازرە زەمانی مانەوەی خۆی لە ئامریکا و غەرب وەربگرێت بۆ ئەوەی کە بتوانێت نفرەت و بێزاری خەڵک کۆنتڕۆڵ بکات مەهاری بکات سەرکوتی بکات دڵنیاتانەکەم لەو بابەتەوە کۆماری ئیسلامی ئەوە جەهەتی بەڵام ئایا ئەمە ئەوە بپرسم کە لە ئەگەری ئالۆزبوونی ینی تەواوەتی بینی ئەمریکا و ئێران یاخود لە ناوچەکەدا وەکو حیزبە ئۆپۆزیسیۆنە کوردیەکانی ئێران چی ئامادەکاریە کراوە سیاسەتی ئەمان چۆن دەبێت لەو وەختەدا ئەگەر لە ئێمە ئەپرسی ئێمە وەکو کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران هیچ حسابێکمان بۆ سیاسەتی ئامریکا
نەکردووەتەوە. پێمان وایە خەڵکی کوردستان نابێ بەرژەوەندی خۆیان گرێ بدەن بە ئستراتیژی ئامریکا و لە ناوچەکە. ئەگەر ئەیانەوێ خەڵکی کوردستان و ئێران ئاڵوگۆڕێک لە ژیانی خۆیانە پێک بێرن، دەبێت لەسەر ئەساسی ئێرادەی جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران نابێت. شەڕی ئامریکا و کۆماری ئیسلامی شەڕی خەڵکی کرێکار و زەحمەتکێش نییە و هەرچێک بێت ئەو شەڕە ئەگەر دەست پێ بکات ماڵوێرانی زیاتر هیچ شتێکی بەدواوە بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان و هەروەها لە سەراسەری ئێرانیشان نییە. ئێمە ئەگەر ئامادەگی بکەین خەڵک ڕێکە خەین بۆ ئەوەی کە بتوانن دەست بدەن بە ئاخێزی جەماوەریەوە لە دژی کۆماری ئیسلامی، نە لە بۆ ئەوەی کە بە نسبەتی سیاست و استراتیژیەکانی ئامریکا و تووشی تەوەهومیان بکەین. بەڵێ فەرهاد شابانی شارەزای کاروباری ئێران، سپاس بۆەوەی کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی.